السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەو کەسانێکەوە خوای گەورە ناز و نیعمەتی بەسەردا داڕشتون، ئەو کەسانێکەوە بەردەوام لە ناز و نیعمەتی خوای گەورەدان بۆ ئەوەی ئەم ناز و نیعمەتانی خوای گەورە بەردەوام بێت و زیاد بێت لە سەرمادا، پێویستە چی بکەین؟ لە جابری کوڕی عەبدوڵڵەوە دەڵێ گوێم لە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم دەفەرموێ ئەفضەل الذکر لا إله إلا الله، چاکترین و باشترین ذکر و یادی خوای گەورە بریتێ لە لا إله إلا الله، واتە هیچ خودایەک نییە کە شایستەی پەرستن بێت جگە لە ئەڵڵا. و ئەفضەل الدعاء الحمد لله، و چاکترین و باشترین دوعاش الحمد لله، کەواتە بۆ ئەوەی ئەو ناز و نیعمەتانی خوای گەورە بەسەرماندا زیاد بێت پێویستە لە دوعاکانماندا هەمیشە وشەی الحمد لله بەکاربێنین بۆ ئەوەی مقدمەی دوعا دەست پێ بکەین بە الحمد لله، بە یادی خوای گەورە و سوپاسی خوای گەورە بکەین، واروە ستایشی خوای گەورە بکەین لەسەر ئەوەی کەوا ئەو نیعمەتانەی بە ئێمە بەخشیوە. هەر بۆیە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت لئن شەکەرتم لەئەزیدەنەکم. السلام عليكم ورحمة الله وبركاته.